لە ستۆدیۆی کورسات نیوز مامۆستا ئەحمەد میرەمان لەگەڵە کە جەنابیان هەم چاودێری سیاسی هەم ڕۆژنامەنووسێکی دیاری هەرێمی کوردستانن. مامۆستا ئەحمەد بەخێر بێ بۆ ستۆدیۆی کورسات نیوز و بۆم ڕووماڵە تایبەتە کە لە دوێنێەوە ئێمە بەردەوامین لەسەر کۆچی دوای بەڕێزنەوشوان مستەفا. ڕای خۆتان لەو بارەیەوە. سپاس بۆ جەنابتان. وەفاتی نەوشوان مستەفا هەم لە ڕووی سیاسیەوە گرفتێکی گەورە بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان دروست دەکات. ئەو دەرەتانانەی کە ئەی بدینەوە سەر ڕێخستنەوە و پێکەوە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان ڕەنگە قوڵتر بکاتەوە و هەم لە ڕووی دنیای ڕووناکبیری و نووسین و کەلتوری کۆمەلگای کوردی زیانێکی گەورەیە، چونکە نەوشوان مستەفا پێشەوەی سیاسەتمەدارێکی دیاری کۆمەلگای کوردی بێ. یەکێکە لەو نووسەر و بیرمەندانەی کە بە دێژایی ساڵانی 50 و دواتر تاکو و ساڵانی دواتریش پێش وەفاتی قەڵەمێکی دیاری نێودونیای نووسین بووە. بۆیە کۆمەلگای کوردی و بزاوتی ڕووناکبیری و سیاسی لە کوردستاندا بە وەفاتی نەوشوان مستەفا زیانێکی ئەجگار گەورەی بەرەکەوێت کە ڕەنگە قەرەبووکردنەوەی ئەو قەڵەمانە قەرەبووکردنەوەی ئەو سیاست بەدارانە لەم بار و زرۆف و بارودۆخی کە هاتوۆتە پێشەوە ئەجگار ئەستەمە. وەکو ئاماژەمان پێداوە زۆرێک لە خەڵکی و لایەنەکانی ژۆ چاودێرانی سیاسیش هەمیشە ئەویان دەوت کە دوای هاتنەوەی بەڕێزنەوشوان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە گەشتی چارەسەری ئەوان چاوەڕێ بوون کە بەڕێزیان پرۆژە و پێشنیار و دەستپێشخەری نوێیان هەبێ بۆ ئەم دۆخە چەقبەستووی کە هەرێمی کوردستان ماوەی ساڵێکە پێوەی ژیرۆ دەبووە، بەڵام مەخابن مەرگ ڕێگەی پێنەدا. ینی چی چاوەڕوان دەکرا لەوەی کە بەڕێزنەوشوان مستەفا پێشکەشی کات بۆ دۆخی هەرێمی کوردستان؟ هەرچەندە بینیمان لە ڕابردووە کۆمەڵێک پرۆژە و پێشنیاری دیکەی هەبوو کە توانی هەرێمی کوردستان ماوەیەک لە ماوەکان لە هەندێک کێشە و مەشاکل دەرباس بکات. بەوەی ئاعتیبارە سیاسی کە نەوشوان مستەفا ڕێبەرایەتی جەمسەرێکی گەورەی مدملانیەکانی سیاسەتکردن بۆ لە هەرێمی کوردستان، هەم دیدگای سیاسیەکەی و هەم پرۆژەکەی و هەم غیاببوونی لە هەرێمی کوردستان و گەڕانەوەی کاریگەری گەورەی ئەبوو لەسەر پرۆسی سیاسی. ساڵی ڕابردوو کە گەڕایەوە بەرهەمی گەڕانەوەکەی بریتی بوو لە لابردنی ئەو هەوری تەمومژە تەشەنوزە سیاسی کە لە نێوان ڕکەبەرە تەقلیدیەکەی یەکەیەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە ڕێگای ڕێکەوتنی هەفتەی 5 ساڵی ڕابردوو تا ڕادێکی زۆر نەهێڵێ. ئومێدی سیاسی یان لە سیاسەتا ئومێد و خەون نییە، ینی پرۆژەی سیاسی نەوشوان مستەفا و گەڕانەوەکەی بەو ئاراستەیە بوو بەدەر لە نەخۆشیەکەی کە بتوانێت کاریگەری هەبێت لەسەر کۆی پرۆسی سیاسی، چونکە وەکووتم بەو ئاعتیبارەی کە تایەکی سەرەکی جەمسەری ململانیەکان بوو، دیارە پرۆژە سیاسەکەشی کاریگەری ئەبوو لەسەرەوەی کە ئەم دۆخی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە تێپەڕێت. هەرچەندە بارودۆخی هەرێمی کوردستان بە جۆرێک شڵەژاوە، ڕەنگە پرۆژەی تاکە کەسێکە پرۆژەی حیزبێکی سیاسی بە تەنیا نەتوانێت قۆناغەکە بەرە و ئاقارێکی سەلامەت بەرێ کە گرفتەکان بە تەواوەتی کۆتایی پێبێ، بەڵام خودیت ئەو تایبەتمەندی سیاسی لە کەسایەتی نەوشوان مستەفادا هەبووە لە کاریگەری حیزبەکەشی لەسەر پرۆسی سیاسی لە ناو پەرلەمانی کوردستاندا بێگومان کاریگەریشی گەورەی ئەبوو. واتە بە وەفاتی نەوشوان مستەفا ئومێدی خەڵک بۆ تێپەڕاندنی بارودۆخەکە کاڵ بۆتەوە، بەڵام ئەکەوێتە سەر ئەوەی کە هەم بزوتنەوەی گۆڕان و هەم یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە چارچەوەی یەک ڕێکەوتنا کۆبوونەتەوە و ئەجەندای سیاسیان لە دوای هەڵبژاردنەکانی 2013ەوە تا ڕادەیەک لە یەکەوە نزیکە بۆ تێپەڕاندەی بارودۆخەکە، ئەوان چەند ئەتوانن ملتەزیم بن بەو پەیامانی کە نەوشوان مستەفا هەیبووە. هەمومان نەزانین نەوشوان مستەفا لە ساتەوەختی واژۆکردنی ڕێکەوتنامەی نێوان یەکێتی و گۆڕانە پەیامێکیدا کە بوو بە دێڕێکی سیاسی گرنگ لە میدیاکاندا، ئەوەی وێت ڕێکەوتی نێوان یەکێتی و گۆڕان لە نووسینەوەی دانیە لە مادە و بڕکەکانیان نییە، عیبرەت لە جێبەجێکردنیایەتی. ئەوە بۆ سەرکردایەتی گۆڕان و یەکێتیە بۆ سەرکردایەتی هاوبەشێ و دوو حیزبە ئەمێنێتەوە، چەند پابند ئەمن بەوەی کە عیبرەتی ئەو ڕێکەوتنە لە زەمینەی نووسینەوە بگوازنەوە بۆ تەطبیقکردن، چونکە تەطبیقکردنی ئەو ڕێکەوتەی نێوان یەکێتی و گۆڕان ئەگەر لە ڕووی ئەخلاقیەوە سەیرەکەی ئەو وەکو وەفایەک وایە بۆ ئەو سەرکردەی کە
56 ساڵ تەمەنی لە نێو یەکێتی و گۆڕانە بەسەر بردووە و لە ڕۆی پێویستی سیاسیشەوە سەیریەکەی پێداویستێکی گرنگە بۆ جێڕانەوەی پاسەنگی سیاسی لە هەرێمی کوردستاندا. کەواتە نەوشوان مستەفا کە گەڕانەوەی ساڵی ڕابردووی ڕێکەوتنی نێوان یەکێتی و گۆڕانی لێسەوز بوو، ئەکرا ئەم جارە بە تایبەتی تریش کە نووزەیەک هەبوو، هەوڵێک هەبوو بۆەوەی کە ئەم قەیرانە تێپەڕەوە، ئەوانەی کە ئیدعای ڕیفراندۆم و پرۆژەی دەوڵەتی سەربەخۆوانە کە مبادران هەبوو، ئەکرا پێکەوە بتوانێ وەرچەرخانێک لەم دۆخە چەقبەستووی هەرێمی کوردستان دروست بکات. بەڵێ منەمەوێ خاڵەشی دیکە باس بکەین کاک ئەحمەد میرە. دیارە یەکێک لە بەیاننامە هەرە دیار و گرنگەکان لە ساتە وەختی کۆچی دوایی بەڕێز نەوشیروان مستەفا کە بە بۆنەی هاوخەمی و دەربڕینی غەمباری بەڵێ دەربڕینی غەمباری بۆ لەلایەن لایەنەکان، بەیاننامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لەو ساتە وەختەدا. لێسەدا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە تاوەکو بینیمان لە پرسەی بەڕێز نەوشیروان مستەفا هاوشانی بەرپرسە باڵاکانی بزوتنەوەی گۆڕان لە پێشوازی خەڵکیدا بۆ بۆی کە پێشوازیان لە خەڵک دەکرد کە هاوخەمی خۆیان دەردەبڕی بۆ کۆچی دوایی بەڕێز نەوشیروان مستەفا. لێسادا ئەتوانین بڵین پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان چۆن دەبێت دوای کۆچی دوای بەڕێز نەوشیروان مستەفا و ئەو بەیاننامەی یەکێتی لێسادا چۆن دەخوێنیتەوە وەچی لێسەوز دەبێت؟ پرسیارێکی زۆر منطقیە، پرسیارێکی شەقامە کە لە دوێنێ ئەو پرسیارە ئەکرێت و ئەبێ وەڵامێکی تەندروستیشی بدرێتەوە، هەرچەنە قورسە شیکردنەوەیشی منطقی بکەی بۆ ئەو پرسیاری جەنابەت، چونکە وتمەوە پرسیارە سەرنجەکەی ئەمڕۆیە. خودی وەفاتی نەوشیروان مستەفا وەک کارکتەرێکی سیاسی کاریگەر شتێکە ناکرێت پڕێکەیتەوە بە شتێکی تر، بە هەم تایبەتمەندیەکانی و هەم ئەو جۆڵە سیاسیانی کە ئەو کردوێتی بە دێژای 56 ساڵ ڕەنگە کارکتەری شتر نتوانێت پڕێکاتەوە، چۆن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نەخۆشکەوتنی تاڵەبانی کاریگەریشی گەورەی بەسەوە حیزبە و بەجێهێشتووە. هیچ کارکتەری لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانێت ڕۆڵی تاڵەبانی ببێنێت. تاڵەبانیەک بە تەجروبەیەکی سیاسی ئێژگار دەوڵەمەندەوە، بە توانایشی دیبلۆماسی ئێژگار گەورەوە، بە ئەزموونێکی سیاسەتکردنی زۆرەوە، کەم سیاست مەدارەیە نەکە کەم سیاست، ئەبێ زۆر ڕاشکاو بینی، هیچ کەسێک ناتوانێت شوێنی ئەم پیاوە بگرێتەوە. بۆیە لە ناو گۆڕانیش بە هەمان شێوە ئێمە مشکلەی باوکمان هەیە، چۆن هەم یەکێتی مشکلی باوکی هەیە، هەم گۆڕان مشکلی باوکی هەیە و حیزبی کوردی تا ئێستا ئەم قۆناغی تێنەپەڕاندووە. ئەنی ئەو دوو باوکەی کە لەم زۆنەیە حکومڕان بوون و بەڕێ بەدەست بوون و توانای گۆڕینیان هەبوو، بەداخەوە هەم مامجللا لە سیاست کەنات کەوتەوە وەفاتی نەوشیروان مستەفاشی هاتە سەر. ئەگە بێن بسەری وەڵامی پرسیارەکەی جەنابەت کە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی بۆ وەفاتی نەوشیروان مستەفا جێگەی دەستخۆشیە. دەرخری ئەوەیە کە ئەم حیزبەنێتێکی ئیجابی هەیە بۆی کە ئەو ئەزمونە خراپەی کە لە دوای جیامبوونەوەی گۆڕان دروست بوو لە یەکێتی بە دیاری کراوی لە دوای 2009 دروست بوو کە سلەیمانی تووشی تەشەنوجاتی سیاسی کرد تێپەڕێ. من ئەو قسەی نەوشیروانەکەم بە قیاس نەوشیروان مستەفا کە هەفتەی ئایاری ساڵی ڕابردوو وتی عیبرەت لەوەیە کە ئەم بارودۆخە ئەم جۆرە پەیوەندیە ئیدامەی هەبێ، ینی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرسەی نەوشیروان مستەفا و لە بە خاکسپاردن و لە ڕووماڵی میدیایەکەی کە کردوویەتی شتێکی ئەخلاقی کۆمەڵاتی نەبێ، هێندەی شتێکی سیاسی بێ لە پێناو دروستکردنی تەبایشی ڕاستەقینەدا، چونکە ئەمە زەڕورەتێکی گرنگە، نەک ئێمە لەسەر بنەمای سۆز مامەڵە بکەین لەبەر عاتیفەمان بجوڵێ لەبەرەوەم شتە پێداویستێکی دەرونی ئەخلاقیە. ئێمە پێشەوەی کە پێداویستێکی ئەخلاقی بێ پێداویستێکی سیاسیە کە تۆ چۆن نەتوانی ئەم بارودۆخە پێکەوە کۆ بکەیتەوە. ئەگەر بیت لەسەر خودی ئەو بەیاننامانەی کە بۆ وەفاتی کاک نەوشیروان دەرکراوەوە لە ناوی شاننا بەیاننامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان، تەبعاً هەری حیزبە و ڕەهەندی سیاسی یا دنیابینی سیاسی تایبەت بە خۆی هەیە و دۆخەکە بە جۆرێک خوێنێتەوە، بەڵام ئەبێ ئەوە بزانین و بینەرانیشە بێ ئەوە بزانین و هەموو لایەنە سیاسیەکان ئەوە ئەزانن کە مەدەنی کاک نەوشیروان هەزەیەکی سیاسی دروستەکە، ئەو هەزە سیاسیە دابەشە بێ بە چەند بازنەیەکی دیاری کراوە، هەزەیەکی سیاسی لە ناو بزوتنەوەی گۆڕانە دروستەکە بێت هەزەکە بەمانای ئەوەی کە یعنی بەرەوباشی یا بەش خراپی قورسە بڕار بێ لەسەرەوەی باشە بێ یا خراپە بێ.
لەناو بزوتەوەی گۆڕان دروستەکەەوە لە پەیوەندەکانی نێوان یەکێتی و بزوتەوەی گۆڕان دروستەکەەوە دوات جاریش بازنە گەورەکە لەسەر کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان دروستەکە. زۆر باشە دواتر یە مۆلاد مامۆستا ئەحمەد بۆی قسەی زیاتر بکەین لەو بارەوە کە لەسەر هەرێمی کوردستان چ کاریگەریەشێ بێت نەمانی بەڕێزنەوشیان مستەفا. بەڵام بەسەر دەچمە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووک نەجات محەممەد کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستانمان لەگەڵا. کاک نەجات ئەم کاتت باش سپاس دەکەین کە لە شاری کەرکووکەوە لەگەڵمانی لەم ڕۆماڵە تایبەتی کورسات نیوز کە بۆ کۆچی دوای بەڕێزنەوشیان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان سازی کردووە. ئەمەوە پرسم لە دەستدان و کۆچی دوای بەڕێزنەوشیان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە ساتە وەختێکی وەها هەستیاردا کە هەرێمی کوردستان و ناوچەکەی پێداتیە پەڕ دەبێت زەرورەتێکی گەورە بوو بۆ هەرێمی کوردستان مانی کاک نەوشیروان و کۆچی دواییەکەی تا چەند کاریگەری دەبێت لەسەر دۆخی هەرێمی کوردستان. کاتی بینێران باش سەدا پرسە سەرخۆشی خۆم لە خانەوادە بەڕێزەکەی و جەماوەری گۆڕان و تەواوی هاوڕێ و هاوسەنگەرانی دەکەم و کۆچی ناوەختەی کاک نەوشیروان بەڕاستی لەم کاتەدا لەم کات و ساتەدا بەڕاستی خەسارەتێکی گەورەیە بۆ شایوێکی گەورەیە لەبەرەوەی نەوشیروان مستەفا تەنها ڕێخەری بژنەوەی گۆڕان نەبوو و کاک نەوشیروان خەباتی سیاسی کوردانی باشوور دەکرێت لە 50 ساڵی ڕابردوو پشکی بەرکەوتووە لە مێژووی سیاسی و لە خەباتی چەکداری و هەم لە ڕووی ڕۆژنامە و لە ڕووی ڕووناکبیری کاک نەوشیروان دەورێکی کاریگەر و دەستێکی باڵای هەبووە. لەم هەلو مەرجەی کە کوردستان پێدا تێتە پەڕێت هەم لە لای ڕای قەیرانی سیاسیە هەم قەیرانی ئابوووریە و لە دەستچوونی ئەو خەسارەتێکی گەورە بوو بەو مانایی کە دوورکەوتنەوەی ئەو کۆچی ئەو فەراغە گەورەیە دروست دەکا کە پێم وایە پڕکردنەوەی ئەستەما چونکە ئەو کارکتەرێکی سەرەکی بوو بەهاتنەوەی ئەو ڕێککەوتنی ساڵی ڕابردوو برای بەرەزم کاگە ئەحمەد میرەش باسی کرد ڕێککەوتنی گۆڕان یەکێتی ئیمزا کرا بەڕاستی دوورکەوتنەوەی ئەوش کاریگەری لەسەری هەبوو و بەگەڕانەوەی ئەویش کە کاتێک هاتەوە کوردستان هەموو هیوا ئاوەتەکان لەسەر ئەوە بوون کە پرۆژەیەکی نوێ یاخود کاریگەری نوێ لەسەر با بڵێن ئەو ڕێکەوتنە بەرەو پێشەوە بەڵام بەداخەوە مەرگ ڕێگەی پێنەدا و هەمومانی نیگەران کرد و تەواوی خەڵکی کوردستانی نێگەران کرد چونکە نەوشیروان مستەفا تەنهاوە گوتم شخصیتێک نەبوو تەنها ڕێخەری بزوتنەوەیەک بێت بەڵکو شخصیتێکی کاریگەری هەرێمی کوردستان بوو و 50 ساڵی ڕابردووی و لە 50 ساڵی ڕابردووی خەباتی سیاسی کووردا نەوشیروان مستەفا دەوری کاریگەری هەبووە. بەڵێ کەواتە کاک نەجات محەممەد منەمەوێ ئەو پرسم لە ئێستادا کاتێک کە لە هەرێمی کوردستان ئەم لایەنە سیاسیانەی کە لەسەر ساحە و گۆڕەپانی هەرێمی کوردستان کار و خەباتی سیاسی دەکەن وەکو زۆرێک لە چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەدەن لە سەدەی ڕابردوودا کۆمەڵێک سەرکردەی کاریزما لە هەرێمی کوردستان دروست بوو بەڵام سەدەی 21 سەدەی نەمانی ئەم سەرکردەوەم کاریزمایانەیە. ئەم لایەنە سیاسیانە و ئەم حیزبانی کە ئێستا لە گۆڕەپانی هەرێمی کوردستان هەن تا چەند بە نەمانی سەرکردە و ئەو کاریزمانی کە لە ناو حیزبەکانیاندا هەیە دەتوانن درێژە بدەن بە خەباتی سیاسی ڕێکخراوی خۆیان و ئاخۆ دەتوانن یعنی ئەو خەباتە درێژە پێ بدەن یاخود نەخێر وەکو کاک ئەحمەد میرەش ئاماژەی پێدا هەزەیەک دروست دەبێت یاخود شڵەژانێک دروست دەبێت. بەڵێ پێم وایە لە شەرق ئەوسەتاوە بە تایبەتیش ناوچەکەی خۆماندا وا سەرکردە کاریزمایی سەرکردە مێژوو دروستی دەکا وە کە دروست دەبێت پاش نەمانی بەڕاستنی هەزای یاخود شەڵژانە یاخود شێوازێک لە شێوازەکان با بڵێن دوورکەوتنەوەی ئەم سەرکردەوەی پێوە دیارە. ئێمە نمونەمان زۆرە لە سەدەی 21 دنیاە سەرکردە دروست بوون لە ناو کووردا بەڵام چەندانەیەکیان وەکو ڕەمز وەکو کاریزماییەک مانەوە و دوورکەوتنەوەی ئەوان چ بەڕێی کۆچکردن بێ یاخود بە ڕێگایەکە نەخۆشکەوتن وەگەوەی کە جەنابی مام جەلال کە ئێستا نەخۆشە لە گۆڕەپانی سیاسی دوورکەوتوتەوە تەئسیر و کاریگەری دەرەجەیەکی لەسەر ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بەڕاستی
سجایی لەسەر ڕوتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بەرنامە و استراتیژیەتی لەسەر تەواوی ئەندامە لایەنگراون دۆستانی هەیە و بۆیە پێشم وایە دوورکەوتنەوەی کاگنۆشیوانش بە هەمان شێوە کۆچکردنی پێم وایە خاڵێکی سلبی دەبێت بۆ بزوتنەوەی گۆڕان بە حکومیەوەی کاگنۆشیروان ئەگەر زۆر کەس لەوانە ئەندامی گۆڕان نەبێت وەکو ڕێخستن یاخود هەواداری گۆڕان نەبێت بەڵام لە نزیکەوە بوو بۆ هەوادارێکی سەرسەختی کاگنۆشیروان بە دوورکەوتنەوەی ئەو پێم وایە وەکو باقی ئەحزابە سیاسیەکانی تر لە ڕابردوش بە هەمان شێوە ئەبینیت دوای نەخۆشکەوتنی مەلا مستەفای بارزانی و دوورکەوتنەوەی لە هەفتاکانی سەدەی ڕابردوودا وە کۆچکردنی ئەو حیزبە تا چەند ساڵێک بە شێوازە لە شێوازەکان یعنی بێسەرکردە یاخود بێڕەموز بوو و بۆیە من ژواشی دەبینم بەڕاستی غیابی کاگنۆشیروان کاریگەری سلبی دەبێت لەسەر ئەندامان و یان ڕوتی سیاسی بزوتنەوەی گۆڕان بەڵام ئەمەش دەکەوێتە سەر ئەو هەواڵانەی کە ئەو بەرنامەی یاخود ئەو پرۆگرامەی کە بزوتنەوەی گۆڕان کاگنۆشیروان بۆی داڕستون تا چەند ئەتوانن لەسەری بڕۆن و بەرنامەش و پرۆگرامش هەبێت بەڵام بێسەرکردەی پێم وایە کاریگەریەکی ڕاستەوخۆی دەبێت. بەڵێ کاک نەجات بمێنە لەگەڵمان دواتر دێمەوەلات درێژا دێین بە گفتوگۆکەمان مامۆستا ئەحمەد بیرام نەمەوێت لەسەر ئەو خاڵە زیاتر هەڵۆستە بکەین ینی نەمانی ئەم سەرکردانەوە ئەم کاری زمانە لەم حیزبانی باشووری کوردستاندا یعنی ئەمانە تا چەند کاریگەر دەبن بەڵام هەمیشە پێشووتر لە وتەکانی بەڕێز نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئەومان دەبیستوە لە یەک دوو کۆبوونەوەی جەماوەری بزوتنەوەکیدا ئاماژەی بۆوەدا کە ئەگەر بێت و سەرکردەیەک یان دوان یان سیان لە ڕێکخراو یا لە بزوتنەوەکەدا نەمان دەبێت ئەم بزوتنەوەی یاخود ئەم حیزبە بەردەوام بێت پێ دوایە یعنی ئێستا هەرێمی کوردستان و حیزبەکانی ئەو قۆناغیان تێپەڕانەوە کە بتوان بەبێ سەرکردە و کاریزمەکانی ڕابردوو درێژە بدەن بە خەبات لە دۆخی نۆرماڵە ئەبێت حیزب بێ شخصی یەکەمی ئەوەی کە هەیە بتوانێت ئیدامە بە بەڵام ئەوە لە کەلتورێکی سەلامەتی حیزبایەتی ئاکرێت کە حیزبەکان بە شێوازێکی سروشتی چەند ساڵ جارێک کۆنگرا بەسن و کەسێکی دیار ئەکەنە سکرتێریان ڕێخەریە سەرۆکی حیزبەکان بەڵام ژیانی حیزبایەتی لە هەرێمی کوردستان و لە عێراقا ڕێک پێچوانەی ئەو بۆچوونی جەنابە دەسەلمێنێ ڕەنگە هەتەوە قسەی کاگنەوشیروان بۆ خۆی دەلالەتی ئەوە بوو بێ کە هێشتا حیزبەکەی ئەو بزوتنەوەکەی ئەو نەگەشتۆتە ئەو دۆخەمەینەی کە بتوانێت بەبێ ئەو بتوانێت بڕیار بە ئێمە لە غیابی کاگنەوشیروان کە لە بەریتانیا بوو چەند جارێک بزوتنەوەی گۆڕان پێویستی بە دەربڕینی هەڵوێستی سیاسی کاریگەر و پێویست هەبووە بەڵام توانای دروستکردنی بڕیاری نەبووە و زۆر جار بۆ دەرکردنی بڕیارێک گەڕاونەتەوە بۆ لای ئەو هەرچەندە باز لەوە ئەکرا کە ئەو ماوەی کە لە بەریتانیا ماوەتەوە بەشێکی بۆ کەسەکردەکانی ئەو حیزبە ڕابێنێ لەسەر دروستکردنی بڕیار لە غیابی ئەوە بەڵام ئەمە لە زەمینەی واقعبوونی نییە چونکە کەلتوری حیزبایەتی لە ڕۆژهەڵات و لە ناوی شاهرێمی کوردستان یاربەتی دەر نییە بۆ ئەوەی کە بەبێ باوکەکان حیزبی کوردی توانای بڕێدانیان هەبێ بە تایبەتی بۆ حیزبێک کە نەوشیروان مستەفا کەسی یەکەمی بوو بێت چونکە نەوشیروان مستەفا کۆمەڵە تایبەتمەندێتی هەبووە لە سەرکردەی حیزبەکانی تر جیاواز بووە نەوشیروان مستەفا یەکێ لە تایبەتمەندیەکانی ئەوەیە خاوەن بیرێکی تایبەتمەند بووە ڕەنگە لەم ڕۆوانێ تاکە کەسێک کە لە نەوشیروان مستەفا نزیک بێت مەسەلەی ئۆژالانە کە فەلسەفەیەکی تایبەتی هەبوو بۆ بەڕێوە بدێت ئەنی گرفتی گۆڕان تەنها بریتی نیە لە غیابی کەسی یەکەمی ئەم حیزبە بریتیە لە غیاببوونی ئەو کەسەی کە تیۆرەزەی فکری ئەم حیزبەی کردووە واتە لە دانەری فکرەکەی مشکلەمان هەیە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ غیابی تاڵەبانی پێوە دیارە لەبەرەوەی یەکێتی جیهانبینی ئەم حیزبە کەسێک دایڕشتووە کە ماوەی چ ساڵ سکرتێری بووە زۆر 45 ساڵ سکرتێری بووە دەرفەتی دەرباز بوون لە سێبەری ئەم کارکتەرانە زۆر ئەستەمە وەکوتیشم نەوشیروان مستەفا بەدەر لە ممارەسەی سیاسی ڕۆیا و دنیابینیەکەی بۆ کۆمەلگای کوردی و بۆ خوێندنەوەی بۆ باری ڕووناک بیری کوردی سێبەرێکە بەسەر کادیران و بەسەر هەڵسۆڕاوان و جڤاتی گشتی و جڤاتی نیشتیمانی خاڵەشی دیکەی کە ئەم هۆکارانەیان دروست کردووە یعنی دیوە شۆڕژگێڕەکەی ئەم سەرکردانە بێکە لە هەرێمی کوردستاندا هەن خۆ زۆر کەس لە مێژووی کورددا پێشبەرگاتی کردو و شۆڕژگێڕش بووە بەڵام نەیتوانیەوە بێ بەسەرکردە
ئەزیزم تۆ سەرنج بە ئێستا کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان تەندروستی باشە و لە ژیانیان ماوە بەڵام شیکەرەوە سیاسی نێودەوڵەتیەکان شیکردنەوە بۆ دۆخی ئەم حیزبە ئەکەن تازەتین لێکۆڵینەوەیشە لە گۆڤار ئەمریکیەکان باز لەوە ئەکا کە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە لە ئێستاوە ترس هەیە لە دوای نەمانیش کەسی یەکەمی ئەم حیزبە چی لە ناو ئەم حیزبە دروزە بێ حیزبی شەرقی بۆ خۆی گرفتی گەورەی تیا هەیە وەکووتم ئەم کارکتەرانە بەشێکی مەسلەی شۆڕژێڕیە بەشێکیشی ئەوەیە ئەمانە لە سەرکردەی تەبیعی دەرچوون وەکو جەناب لەو پرسیارەی کە لە هەوڕێی بەڕێزکاری نەجاتت کرد تایبەتمەندێتی کاریزما وەرگرتووە سەرکردەی کاریزما تێپەڕاندنی ئەستەمە ینی مەسەن ڕەنگە لە ناو ئەم حیزبانەدا هەبێت لە ڕووی فەلسفەی سیاسی و لە ڕووی توانای ئیدارەدانیشە سەرکەوتوو بێ و پیاوێکی تێگەشتوو یا خانمێکی تێگەشتوو خوێنەوار بێت بەڵام کۆمەلگای ئێمە کەلتورەکەی دەرفەتی ناداتێکە وەکو سەرکردە دەربکەوێت چونکە کۆمەلگای ئێمە پێویستی بە کەسانێک کە ڕێبەرایەتی بکەن ڕەنگە ئەمە باشیش نەبێت ینی بۆم قۆناغە باشیش نەبێت ینی وە خەڵکی خوێنەوە ئەم مۆدێلە لە سەرکردە بە گونجاو نەزارێ بەڵام واقعی حیزبایەتی و واقعی کەلتوری کۆمەلگای ئێمە دەرفەدەدا بە کەسانی وەکو نەوشیروان مستەفا وەکو تاڵەبانی وەکو سەرکردە بمێنێتەوە بە هەموو خراپیەکانی بە هەموو سەرنج و تێبینیەکانیەوە قوبوڵێتی وەکو کەسی یەکەم بەڵام کەسێکی تری قوبوڵ نەبێت و ئەگەر توانای سەلیقەکانیشی و تێگەیشتنی بۆ ئیدارەدانی حیزبیش پێشکەوتوو بێ مۆدێلی حیزبایەتی لە کۆمەلگای ئێمە مۆدێلێکی خراپە و مۆدێلێک نییە کە لەسەر بنەمایەکی تەندروست دروست بێ ئەوە لە لایەکی تر حزبی کوردی و حزبی شەرقی بەگشتی و حزبی عێراقیش لە ناویە دیادەیەکێ لە ناو ژیانی حیزبایەتیە کە پێی ئەوتێ میراتی سیاسی میراتی سەرکردەی سیاسی بەسەن سەرکردەیە کە وەفا دەکا یاخود نەخۆشەکەوی یان تووشی ڕووداوێگە بێ دەرفەتی ئەوەی نەڕەخساندەوە بۆ سەرکردەکانی دوای خۆی یا بۆ قیادیەکانی ئەو حیزبە کە ممارەسەی شخصێتی کەسی یەکەم بکات هەمویان خۆیان بە قوت پێگەزانن بۆ ئەوەی کە شوێنی ئەو کەسە بگرێتوە دێ ئێمە ئومێد ئەخکەین ینی بزوتنەوەی گۆڕان لە غیابی کەسی یەکەمیدا ئەم مۆدێلی پەتەوازەیە تێپەڕێنێ و توانای ئەوەی هەبێ کەسێک وەکو شخصی یەکەم دروستکە بەڵام هەچەنە ینی تۆ بەراوردکردنی کەسێ بە کەسێکی تر تۆ گرنگ نییە لەوە کە فڵان کەس ناوەنی ڕەخەری گشتی گرنگ ئەوەیە قودرەتی جەماوەری ئەو کەسە چۆنە بۆ ئەوەی کە ئەم پۆستە وەربگرێ ئەبێ بە نەوشووە مستەفایش تر ینی خەڵک هەیە مەسەلە کاک نەجات وتی ینی زۆرێک لە هەوادار یا زۆرێک لە لایەنگەری هەندێک لە حیزبەکان دوای سەرکردە دەکەون و دوای ئەو ئایدیا بۆ چوونەکان ئێستاش خەڵک هەیە مەسەلەن جەنابیش ئەبیستیتەوە لە ڕای لە ناو شەقامیشە هەیە خەڵک هەیە ئەڵێ من یەکێتی نیم جەلالیم من گۆڕان نیم نەوشیروانیم من پاتی نیم مەلاییم وەکووتم ئێمە هێشتا لەم قۆناغداین ئەم تارمایی کە بەسەر حیزبی کوردیەوە هەیەوە لە ناو حیزبی کوردیشا دروستکردنی شخصی یەکەم بە کوتی ئەبێ دام بەوە دابنێ وەفاتی نەوشیروان مستەفا وەکو پێشتر وتم هەزەیەکی گەورە لە ناو حیزبی کوردیدا و لە ناو بزوتنەوەی گۆڕانە دروست دەکات و ئەبێ دام بەوە دابنێ بەڵام باش ئەبێ یان خراپ ئێمە نابێت خەڵک ناومێت بکەین و ئەبێ ڕاستیشی پێ بڵێ و ئەبێ پێی بڵێ ینی وەفاتی ئەم کەسانە کارەساتە بەواتای وشاگەشتێک هەبێ پێی بووتێ کارەساتی سیاسی وەفاتی ئەم کارکتەرە گەورانەیە کە ڕێزکەی سیاسەتکردن لە گرێژەنە دەرئەهێنێ و مۆدێلێکی تر دێنێتە پێشەوە کە چۆن تۆ جارێکی تر لە غیابی شخصی یەکەمە پەیوەندەکانت بۆ نمونە لەگەڵ یەکێتی داڕژیتەوە چۆن ئەچیتە دانوستانەوە لەگەڵ پارتیە چۆن ئەچیتە ناو ئەو دیادەی کە چەند مانگی داهاتوو هەرێمی کوردستان پیا تێپەڕا بێ مەسەلەی ڕێفراندۆم چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسیە هەستیارانە ئاکەی ئەوە ژەرگەلێکن ئەبێت دوای ئەمە بۆ مەسلەی ینی کاریگەربوونی نەمانی کەسی یەکەم و ئەو کاریزمای حیزبانی کە هەن لە هەرێمی کوردستانەوە بە دیاریکراوی کە ئەمڕۆ ئێمە باز لە کۆچی دوای بەڕێز نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانەکەین و دوورکەوتنەوەی لەسەر ساحەکە و دوورکەوتنەوەی لە بزوتنەوەی گۆڕان و کاریگەریەکانی لەسەر و بزوتنەوەی بەڵام تا چەند ینی ئێمە لە ڕابردووە بینیمان بەڕێز نەوشیروان مستەفا لە قۆناغە جیاجیەکانی خەباتی گەلی کورد لە کوردستان هەم لە عێراق ینی ڕۆڵی کاریگەری هەبوو و بڕیاری حەشیمانی هەبوو و هەمیشە قسەی یەکلاکەرەوەی هەبوو لە زۆر بابەت و مەسەلەدا ینی ئەم ڕۆڵی کە ئێستا نامێنێت لە هەرێمی کوردستاندا کە هیچ ڕۆڵی بەڕێز نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان سیاسەتمەدارێکی دیار ڕووناکبیرێکی بە ئەزمون پێشمەرگەیەکی دێرین و خەباتکارێکی کۆن
ئەمە لەسەر ساحەکە کە نامێنێت چی ڕوو ئەدات؟ زۆر شت ڕوەدا، زۆر شتی هەستیار ڕوەدا، بارودۆخ وەکو خۆی نامێنێتەوە. یەکەم لەبەرەوەی کە وەکو دوای دوودکەوتنەوەی تاڵبانی لە گۆڕەپانی سیاسی نەوشەوە مستەفا ڕێبەرایەتی گوتارێکی جیاوازی کردووە لە کوردستاندا. دوو فەلسفەی مۆدێلی حکومڕانی هەبووە لە کوردستانە، مۆدێلێک لە سیاستکردن کە نەوشەوە مستەفا ڕێبەرایەتی کردووە، مۆدێلێکی تەقلیدیش لە سیاستکردن کە لە هەولێر نوێنەرایەتی کراوە. ئەم مۆدێلەی کە نەوشەوە مستەفا حکوم قیادەی کردو ڕێبەرایەتی کردووە لە زۆنی سلێمانی و ناوچەکانی دەوروبەریدا ئەکەوێتە ژێرپرسیارەوە. ئایا ئەتوانێت بە هەمان میکانیزم و بە هەمان تێگەشتنەوە درێژەی پێ بدەیت یا خۆت ڕۆحی تەسلیم بوون خۆڕادەستکردن بە فکرە سیاسیە تەقلیدیەکە دێتە پێشەوە، چونکات لە دوای 2009 مۆدێلێکی تر هەبووە هەم لە ژیانی ئۆپۆزیسیۆنەوە هەم لە ناو حکوومەتەوە هەم لە ناو میدیادا و هەم ئەم جۆرە دیالۆکەی من و جەنابە دەیکەین لێرە کە دوو من وەک کەسێک کە ئینتیمایەکی حیزبیم نییە و جەنابیش لە میدیایەکە کە ناری حیزبێکی تری بەڵام ڕووماڵێکی منطقیانە بۆ وفاتی کەسێکەکەی کە لە حیزبەکەی بەرامبەرتە ئەمانە هەمووی بەرئەنجامی ئەو گۆڕانکاری سیاسیین کە ئەم فەلسەفە لە حکومڕانی هێنایەکەیەوە. ئایا ئەم بارودۆخە چی لێ دێ؟ ئەگەر بێت و باسی سیاسەتی حەکیمانە ئەکرێت، بەڵام ئایا سیاسەتمەداری کورد قودرەتی حەکیمانەی با تەقای ئەوەیە بتوانێن بارودۆخە بە سەقامگیری ڕابگرێت یاخود لە کۆمەڵە شت دێتە پێشەوانێک کە بریتیە لەوەی کە بزوتنەوەی گۆڕان ئەبێت بە نێچیرێک بۆ حیزبەکانی تر یاخود ئەو شەپۆلە جەماوەری کە ئەمڕۆ لە وەفاتی نەوشەوە مستەفا ئامادە بووە مەسەجێکە لای بزوتنەوەی گۆڕان کە هێشتا من پێکانم بە بەهێزی لە شەقاما ماوەتوانی و ئەتوانم تەحەدای هێزە حکومڕانەکان بکەم لە هەمووی گرنگتر لە دوای ڕووداوەکانی 12 ئۆکتۆبەری 2015ەوە لە کەنارخستنی پەرلەمانی کوردستان من لەم ستۆدیۆی جەنابتانە وچوومە. ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان دێتە پێشەوە چەند سادقانە و چەند سیاسیانە و چەند حەکیمانە توانای تێپەڕاندنی هەیە چونکە ئەبێدان بەوەدا بنین وەفاتی نەوشەوە مستەفا چەند زیان لە بزوتنەوەی گۆڕانەدا بە هەمان شێوەش کاریگەری ئەبێ لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوو لایەنەوە. یەکەم لەبەرەوەی ئەم پیاوە ئەزمموی سیاستکردن و تاریخ و مێژوەکەی پێشەوەی لە ناو گۆڕانە بێ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بووە کە هێشتا کاریگەری بەسەر سەرکردەکانی بە پەیوەندی کۆمەڵاتەکانی تێگەشتنی سیاسی سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. دوو خاڵی دووەمی زەرورەتی پەیوەندی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە چونکە ئەم دوو حیزبە ئەبێ پێکەوە ئەو نەخشە ڕێگا دابڕێژنەوە لانی کەمە و ڕێکەوتەی کە ئەمڕۆ جەماوەری گۆڕان لە کاتی بە خاکسپاردنی نەوشەوە مستەفادا بە سەرکردەکانی یەکێتیانەوت بۆ نمونە بە لاه و تاڵبانیانەوت تۆ چەند ئەتوانی ئەم ڕێکەوتن بەڵێنمان پێ بێ ئەم ڕێکەوتە جێبەجێ بکەیت ینی مەسەلەن کەواتە چاو لەسەر ئەوەیە کە یەکێتی چەند سادقانە و حەکیمانە و دۆستانە بۆ نەک بۆ گۆڕان بۆ ئەوەی خۆی بتوانێن ململانەیەکی ڕاستەقینە لەسەر گۆڕەپانی سیاسی بکە جێبەجێیەکە. زۆر باش کاک ئەحمەد دێمەولات بەڵێ کاک نەجات محەممەد وەکو کادری پێشکەوتوو یەکێتی وەکو لەگەڵ کاک ئەحمەد میرەشا باسم کرد هەمیشە لە ڕابردوودا بەڕێز نەوشەوە مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان پێشەوەی کە وەفات کا کۆمەڵێک جێدەستی دیار بووە هەم لە ڕابردوو هەم لە ئێستا و هەم لە داهاتووشە ینی جێدەست و کار و کردەوە حەشیمەکانی دەمێنێتەوە لە هزری خەڵک و لە ڕێچکەی ڕووداوەکان لە هەرێمی کوردستان لە داهاتوودا هەرێمی کوردستان دوای نەمانی بەڕێز نەوشەوە مستەفا کە سیاسیشی دیار بوو ینی ڕووداوەکانی بەروچووە دەڕات چکەوەکو دەبینین هەموو لایەکمان پەیوەندیشی ناتەندروستی سیاسی هەیە لە نێوان لایەنەکانە چەق بەستوویەکی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک دام و دەستگا هەیە پەشی کەوتووە لە هەرێمی کوردستانە ئەم ڕووداوانە بەکوێ دەگا بەڕای تۆوەکو کادریشی پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ وەڵا تەبی کاک نەوشیروان زۆر باسی مێژوەکەی دەکرێت چونکە مێژوەکەی مێژووی کاک نەوشیروان و کاریگەری ئەو وای کردووە کە ئێستا ئەم ترسە یاخود ئەمە بێتە باسێکی گەرم لەسەر داهاتووی هەرێمی کوردستاندا. ئەگەر بە مێژووی کاک نەوشیروان بچینەوە دەبینین لە مێژووی پارتی دیموکراتی کوردستانە
کاندامی سکرتاریەتی یەکێتی قوتابیانی کوردستان بووە و لە هەمان کاتە نووسری لەو مەجاالدا وە نووسری چەند گۆڤارێکش بووە و دێ مێژوویەکێت نیشتیمانی کوردستانش بە هەمان شێوە کاکنەشویان هەم دەسێت دامەزێنەر بووە هەمش قیادەی شۆڕشی چەکداری ئەو حیزبەی کردووە لە شاخ و هەمش لە دانوسان و لە با بڵین لە ئاشتی و لە شەڕشدا و کۆڵگەیەکی سەرەکی ئەو حیزبە بووە لە مەسلەی دان ڕاپەڕینش هەم ئەندازیارێکی گەورەی ڕاپەڕین بوو کە لە ساڵی 90 بۆیە هەموو ئەمانە وەکو مێژوویەک بەندە بۆ پیاوە و پاش 2009 باڵین 2006 کە بزنەوەی گۆڕان و کۆمپانی وشەی دروست کرد وەڕایەکی جەماوەری ناڕازی کوردستانی لێکۆبەوە هەموو ئەم مێژووە و ئەم خەباتی ئەم پیاوە لەم ساڵی دوایشدا بەڕاستی کاریگەریەکی یەکجار نەرێنی پێم وایە دروست دەکا هیوادارم وانە بێت بەڵام من وای دەبینم وای ئێستا تەماشا دەکەین وەزعی سیاسی هەرێمی کوردستان وەزعێکی ناتەندروست هەم لە ڕووی ئیداری و لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادی وەزعێکی یەکجار با بڵین ناتەندروستە ئەوە پەرلەمان کە دامەزراوەیەکی شەرعی هەرێمی کوردستانە پێم وایە تەزمیت کراوە وەکو خوێندنگایەکی لێ هاتووە کە بیناکە هەیە بەڵام دەوامی تێدا ناکرێ من وای ئەبینم و وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕانش بە شێوازە لە شێوازەکانی ئێستا لە ماڵەوەن بەڕاستی کە پێم وایە تەمەنی درێژ باە و ئەم کۆچە لەم ناوەختە نەبایە کاریگەریەکی باشتری دەبوو بەڵام ئێستا بەڕۆشتنی ئەو ینی بزوتنەوەی گۆڕان دەکاتە ژێر پرسیارێکەوە ئایا هەم ڕێکەوتنی هەیە لەگەڵ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیش بەو شێوازە کە ئەبینین دامەزگاوە شەرعەکانی کوردستان ئێستا وەکو پەرلەمان لە کار کەوتون چۆن ئەتوانین ئەم دامەزراوانە بکەوێنەوە سەرچی خۆی ئایا بزوتنەوەی گۆڕان و ئەو هەواڵەن لە بزوتنەوەی گۆڕان ئەتوانن لەسەر ئەو ڕێزکەی کە کاگنۆشیروان بۆیانی داڕشتووە و کاریگەرێک لەژێر کاریگەریەکانی ئەوان ئەتوان دنیابینینیان چۆن بێ بۆ سیاست چکام ڕۆبمانێ نەمانوێت ئەمە ئێستا سەرڕایەوەی کە پەرلەمان لە کار کەوتووە باسی ڕفراندۆم شێچێکە لەوانەیە کە ئێستا ڕاگەاندەکان زۆر باسی دەکرێت و بۆیە ئێمە بۆیە پێم وایە وەواشی دەبینم لە داهاتووە دەبێ وەڵامی ئەم پرسیارە نەبدەینەوە کە ئایا کاریگەریەکەی چەندی بەجێشتووە چکە کاریگەریە و تەنها لەسەر بزوتنەوەی گۆڕانەوە پێشمای لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەریەکی گەورەی هەیە لەژێر تاسیری ئەو و زۆربەی قیادەکانی یەکێتی خۆیان بە خوێنکار و بە هاوسەنگەر و هەواڵی ئەو دەزانی و پێشم وایە کاریگەریە کوڕێکی گەورەی ماڵ بوو لە ڕابردوودا و تەسیراتێکی زۆری هەبوو و پێم وایە بە ئامادەبوونی ئەو ڕێکەوتنەی یەکێتی و گۆڕان پێم وایە ئەگەر تەمەن ڕێی پێدابایە و نەخۆشی ڕێی پێ بدابایە ئێستا هەنگە پێم وایە هەنگاوێکی زۆر پاش ئەو ڕێکەوتنەی بینی یەکێتی و گۆڕان چوو بوو بەرەو پێش و ئەنجامی لێ بەرهەم دەهات بەڵام بە دوورکەوتنەوەی ئەو نەخۆشکەوتنی و کۆچکردنی بەڕاستی من وەک کادیرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەخوازم ئەو ڕێکەوتنە بێتە دی و ئەو ڕێکەوتنە بکرێتە دیاریەک بۆ گۆڕی ئەو بۆ جەنابی مامجەلال بتوانن ئەو ڕێکەوتنە بێنەدی چکە هەم بۆ سیاحەی سیاسی کوردستان هەم بۆ باڵانسی هێز هەم بۆ ئەو ناوچەی کە پێی دەڵێن ناوچەی سەوز نیلی وە پێم وایە دەبێ هەمویان بێنەوە ئەو ڕێگای کە یەکگرت و یەکدەنگ بن و سەڕای ئەو جیاوازیە فکریە سیاسیە هەیە بۆ بەڕێوەبردنی هەرێمی کوردستان کە لەناو هەردوو هێزدا هەیە وە لە پێشم وایە لەناو هەردوو هێزەکەشدا بیرروبۆچوونی جیاواز هەیە بۆ بەڕێوەبردننی ئەم وڵاتە یاخود دیدی جیاواز هەیە بۆ ئەو ڕێکەوتنەوە. زۆر سپاس بۆ نەجات محەممەد کادری پێشکەوتوی یەکێتی کە لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووک لەم ڕووماڵە تایبەتە لەگەڵمان بوو سپاس دەکەین لەگەڵ کاک ئەحمەد میرە بەردەوام بین مامۆستا ئەحمەد ئەگەر باسێک لە قۆناغێکی دیکەی ژیانی بەڕێز نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕام بکەین ئێمە باسمان لە قۆناغە سیاسی و قۆناغە پێشمەرگایەتیەکان کرد لە ژیانی ڕۆژکردوو بەڕێز نەوشیروان مستەفا بەڵام قۆناغێکی دیکەی هەرە درەوشاوی ژیانی ڕابردووی بەڕێز نەوشیروان مستەفا قۆناغی نووسینە و کتێبەکانی و هەروەها ئەو بڵاوکراوانی کە هەی بووە ئەمە لە ڕابردوودا کاریگەریشی زۆری هەبوو لەسەر نەوە جیاوازەکانی کورد و کوردستان پێ دوایە ئەو نووسینانی بەڕێز نەوشیروان مستەفا لە داهاتوودا چۆن دەتوانرێت سوودی لێ ببینرێت و کاریگەریەکەی پێ دوایە زیاتر دەبێت لەوەی کە لە ڕابردوودا هەبووە
یەک کۆمنتی سیاسیم هەبووە گەل ئەخیرا بێڵێن بەس بە قەتعی نەکەم چونکە دوو بە تەوەری جیاوازە ئەگەر نەوشوا مستەفا جێگەری سکرتێری گشتیش نەبووایە ڕێخەری بزوتنەوەی گۆڕانیش نەبووایە و بەشداری سیاسەتیشی نەکردا بە هیچ جۆرێک تەنیا ئەو کتێبانەی کە لە بواری ئەدەب و ڕۆژنامەگەری و مێژوو دانووسیوێتی ڕەنگە جۆرێک لەو مەراسیمەی ئەمڕۆمان لە سلێمانی بۆ ببینایە چونکە نەوشوا مستەفای ناو دنیای کتێبەکان و نەوشوا مستەفای ناو دنیای سیاسەت دوو کارکتەری جیاوازن یعنی ئێمە ئەمڕۆ کە نەوشوا مستەفا وەفاتی کردووە دوو کەسمان لەدەستداوە نەوشوا مستەفای کە لە ناو سیاسەت و پێشمەرگاتیە بووە نەوشوا مستەفای ناو کتێبەکانیشمان لەدەستداوە من بۆ خۆم وەک پسپۆڕێکی ئەدەبیات پێشەوەی سیاست بکەم بەدەوام لە قۆناغی گەنجێتیشمەوە سەسان بووم بەو توانە و تااقەتی ئەم پیاوە لە توێژینەوە ئەدەبی و ڕۆژنامەگەریەکان هەیەی ئێستاشی لەگەڵا بێ بۆ هەموو ئەکادیمیەک کە دەزەبا بۆ نێو دنیای ڕۆژنامەگەری و ئەدەبی کوردی ئەو قاڵی و تێگەشتن و ماندووبوونیانەی نەوشوا مستەفا هەست پێکات لەگەڵ نووسینەکان هەست بە و ماندووبوونی و ئەو وەدەکاریەکە کە ئەم پیاوە لە خوێندنەوەی مێژووی ئەدەبیاتی کوردی و ڕۆژنامەگەری کوردیا سەرفی کردووە دوای ئەوەی کە کورد بۆتە خاوەنی ناوەندی ئەکادیمیژ لە بواری میدیادا هێشتا و توێژینەوانەی لەسەر مێژووی ڕۆژنامەگەری کوردی ئەکرێن لە چاو ئەو توێژینەوانی نەوشوا مستەفا کردوێتی بەرکۆڵی کارکردنێت ئەو تێڕوانینانەی نەوشوا مستەفا لەسەر ئەدەبیاتی کوردی و خوێندنەوەی مێژووی سیاسەتی کوردی لە ڕێی ڕۆژنامە و ئەدەبەوە پێم وایە ئەکادیمیای کوردی چەند ساڵێکی ماوە تێبگال لە یا توانایش توێژینەوەکانی بگاتە ئەو ئاستەی کە نەوشوان کردوێتی ئەمە ستایشی سیاسی نیە چونکە لە عیلما ستایشکردن نییە هەڵسەنگاندنی مەنتەقیانەیە مرۆڤ سەسام دەبێت کاتێ تێڕوانینی نەوشوا مستەفا لە ڕێگای ئەدەبەوە بۆ هەڵسەنگاندنی قۆناغی حکومڕانی شێخ مەحموودی حەفی دەبینێت چۆن ئەم پیاوە خوێندنەوە بۆ کەساتی شێخ مەحموودەکە لە نێوان دوو نەوەیە کە ئەو ناوێنەنێ نەوەی منەوەرەکان و نەوەی مزگەوتەکان ئەم دوونەوەی لە سەردەمی دەسەڵاتی شێخ مەحموودە ململانیان کردووە سەیرە نەوشوا مستەفا لە ململانەی نێوان منەوەرەکان و محافزکارەکان کە دەیدی دەسەڵاتی شێخ مەحموودیان کردو پشتیوانی منەوەرەکان ناکات دیارە بەهانەی سیاسی هەیە چونکە ئەو پێی وا بووە بە هەموو خراپەیەکەوە ئەبێ حکومداری شێخ مەحموود پشتیوانی بکرا نەک میدیای ئەو کاتە لێ بدایە ئەگە بێ ئەو نمونەی تەوزیع بکەیت لەسەر ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان دەرئەخا کە بۆ نەوشوا مستەفا بوونی حکوومەتی یاکیانێکی سیاسی گرنگ بووە چەند خراپیش بوو بێ گرنگ بووە پێویستە محافظەی لێ بکرێت چونکە ڕۆژنامەگەری کوردی لە سەردەمی دەسەڵاتی شێخ مەحموودە و ئەدەبی کوردی لەو سەردەما زۆر لە دەسەڵاتەکان یاوە ینی زۆر من ئەڵێم ئەوەی کە ڕۆژنامەگەری لە سەردەمی شێخ مەحموودە بە حکوومەتەکەی شێخ مەحموودی کردو هەرگیز ئێمە لە میدیای ئازاد بە حکوومەتی هەرێمی کوردستانمان نەکردووە زۆرتریان پێکردو بەڵام ئەو کاتە خوێندەوە و تێگەشتەکانی نەوشوا مستەفا بەو جۆرە بووە و لەسەر دوا کتێبیشی لەسەر بواری کۆمەڵانسیە چەند ئەکادیمیەکانی بواری کۆمەڵانسی پیان وایە ڕەنگە کۆمەڵی تیۆرەی زانستی هەبووە بۆیە پیادەی بکردا بەڵام خوێندنەوەیشی سەلی قەدارانەیە ینی خوێندنەوە بۆ کەسایەتیشی وەک مەولانە خالیدی نەقشبەندی ینی ڕاستە متەسەویفەکان یانی هەندێک کارەکتەریتی خوێندنەوەیان کردووە بۆ مەولانە خالیدی نەقشبەندی بەڵام سیاست مەدارێک ئەم پیاوە وەکو خۆی پێ بناسیێنێ ئەو ڕوحە تەجەلایە و ڕوحە متعالی لە ناو مەولانایە بێ خوێندنەوەیکی ئەدەبیانی بۆ بکات ئەبێ سۆفیەک لە نەزەری سیاست مەداریش وەکو نەوشوا مستەفادا کە پێشمەرگایەتی کردووە 50 ساڵ شەڕی لەگەڵ دەسەڵاتی بەعسا کردووە ئەبێت چۆن بێ ئەبێت مەولانایەک چیوە لە نەوشوا مستەفا بکە سەسان بێ بەم کەسایەتیە یەکێ لەو خوێندنەوانەی کرابوو بۆی پێی وایە کە بۆیە نەوشوا مستەفا سەرسامە بە مەولانە خالیدی نەقشبەندی چونکە ڕۆحی خۆی تیابینێتەوە ئەو وێنەی دەربەدەریەی تیابینێتەوە کە مەولانا چەشتوێتی ئەو ئازاری تیابینێتەوە کە مەولانا خالیدی نەقشبەندی لە دووری نیشتیمان چەشتوێتی بۆیە نەوشوا مستەفای ناو دنیای کتێبەکان شتێکی تایبەتترە کە ئەکرێ بەرنامەی تایبەتی بۆ بکەیەوە ئەو فکرە ڕۆشنگەری کە بەڕێز نەوشوا مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەیە بۆ ئەو
بیرە قوڵ و بیرمەندە گەورەی کە ئەو هەی بووە دەتوانێت چۆن سوودی لێ بینایی لە داهاتوە ئەمە ئەوەی کە نەوشوە مستەفا لە دنیای نووسین و کتێبەکانە هەیبووە هەر ئەم فکرانەیە کە گواستاوەتەوە بۆ ناو کۆمەڵی ڕەشدەرانی کوردستان دواتریش گوازدایە بۆ ناو یەکێتی و بۆ ناو بزوتنەوەی گۆڕان کۆمەڵە بۆچی جیاواز بوو لە حیزبەکانی تر بۆ لە سەردەمێکە بە یەکێتی و بە کۆمەڵەوە تا حیزبی خوێنەوار و حیزبی تازە پێشکەوتن خوازەکان بەرەوەی کە ئەم ڕۆحیەتی تیا بووە ئەمە ئەوێتە سەر ناوەندە ئەکادیمیەکان چەند گرنگی بەو دنیا بینێت تایبەتی نەوشووە مستەفا ئادەن کە لە ڕێگای توێژینەوە ئەدەبی و مێژووی ڕۆژنامەگەریەکان هەیەی و ئێمە چەند ئەتوانین سوودی لێ ببینی وەکو منەزیرێکی کورد وەکو بیرمەندێکی کورد ئەگەر نەوشووە مستەفا سیاسەتمەدار نەبووایە گومانی تیانە کێشێک بوو لە بیرمەندە گەورەکانی کورد لە مێژووی کورددا نمونەی نەوشووە مستەفا زۆرە کە سیاست و زەرورەتی قۆناغەکە ناچاری کردوون سیاست کرد یەکێ لەوانە حاجی قادی کۆیە حاجی قادی کۆی ئەگەر دەرفەتی ئەوەی هەبوایە لە ڕێی شەعر نەنووسێت ممارەسەی سیاسیە کە دوو ڕەنگە حزبێکی سیاسی دروست بکردایە ئەحمەدی خانیە کە یەکێکە لەوانەیە کە قیرائی هەیە بۆ بارودۆخی کۆمەڵایەتی و سیاسی نەوشووە مستەفا لەم مۆدێلەیە ئەگەر زەرورەتی قۆناغەکە و پێداویستی خەباتی کوردایەتی نەبووە لە ساڵانی هەفتاهەشتاکان نەوشووە مستەفا ڕەنگە سیاسەتی نەکردا یەکێک بووە لەو ئەکادیمیانەی خەریکی ئەدەبیات بووە پیاوێک بووە وەکو مەلا عەبدولکەریمی مودەڕیس توێژینەوەی لەسەر کتێبە کلاسیکەکان بکردا پراوێزی بۆ تێکستە مەزنانە بنووسیا کە کۆمەڵگای کوردی پێویستی پێێتی ئەبووە بکرایە واتە من وای ئەبینم وەکووتم ئەم قسا وەکو ئەکادیمیەکەکەم وای ئەبینم ینی ئەگەر زەرورەتی سیاسەتکردن ئیجباری قۆناغەکە خەباتی کوردایەتی ئەو پێداویستی ئەو کاتی کە بۆ هەڵگیرسانەوەی شۆڕژ نەبووە ڕەنگە نەوشووە مستەفا ئێستا مامۆستایەک بووە لە زانکۆکان دراساتی ئەدەبی هەبووە دراساتی ڕۆژنامەگەری هەبووە و ئێمە لە دوای وەفاتەکەی مناقشەی ئەم دیوەمان بکردا بەڵام ئێستا ئێمە لەگەڵ جەنابتاوە بۆ بینەرانیش گفتوگۆ لەسەر دوو نەوشیروانەکەن نەوشیروانی ناو سیاسەت و نەوشیروانی ناو ئەدەب و ڕۆژنامەگەری